نهێنی پەیوەندیە تەلەفۆنیەکەی ترامپ و ناتانیاهۆتان پێدەڵم کە چۆن پێکەوە بڕیاری شەڕیاندا لەگەڵ فراوانبوونی پشتپەرجەی ئەو شەڕەی کە ئەمریکا و ئیسرائیل دژ بە ئێران دەستی پێکردووە بەردەوامن لە دەرکەوتن. پێش دەستپێکردنی شەڕەکە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل زانیاری زۆر گرنگی بە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا داوە. گرنگترینیان ئەوە بووە کە عەلی خامنەی ڕێبەری باڵای ئێران و ڕاوێژکارە باڵاکانی خەریک بووە بەیانی ڕۆژی شەممە لە شوێنێکی تاران کۆ ببنەوە. بەپێی قسەی سێ سەرچاوەی ئاگادار لە ناوەڕۆکی گفتوگۆکە بۆ ماڵپەڕی ئەکسیۆسی ئەمریکی، ناتانیاهۆ بە ترامپ و تیمەکەی ڕاگەیاندووە کە دەکرێت هەمویان تەنها لە یەک هێرشی ئاسمانی وێرانکەردا لەناو ببرێن. لە پەیوەندیە تەلەفۆنیەکەدا کە لە 23 شوباتدا ئەنجامدرا، بڕیاری یەکلاکەرەوە و هێرش بۆ سەر ئێراندرا. هەردوو سەرۆک خامنەی و بازنەی نزیکیان بە ئامانجێکی سەرنجڕاکێش دەزانی کە نەدەبوو لە دەستی بدەن بەر لەو زانیاریە هەواڵگیرەی کە ترامپ مەیلی لێدانی ئێرانیشی هەبووە. بەڵام پەیوەندیەکەی ناتانیاهۆ بڕیارەکەی خێراتر کرد. بەپێی گوتەی بەرپرسانی ئەمریکی و ئیسرائیلی، ئەم پەیوەندیە بەشێک بووە لە هەماهەنگی چڕۆپڕی چەند مانگەی نێوان ترامپ و ناتانیاهۆ. بەپێی زانیاریەکانی ئەکسیۆس، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل هەفتەیەک پێش ئەو شەممەی کە بیریان لە ئەنجامدانی هێرشەکە کردبووەوە، بەڵام بەهۆی هۆکاری هەواڵگیری و سەربازیەوە دواخرا کە یەکێکیان خراپی کەش و هەوا بووە. بە گوێرەی ئەکسیۆس، ئاژانسی هەواڵگیری ناوەندی ئەمریکا زانیاریە هەواڵگیریەکەی CIA ناتانیاهۆی پژڕاست کردبووەوە. ئامادەکاریەکان خێراتر بوون. ترامپ لە وتاری بارودۆخی وڵات بە هیچ شێوەیەک باسی ئێرانی نەکردبوو بۆ ئەوەی خامنەی و تیمەکەی نەشڵەژێن و ڕێکاری خۆپارێزی نەگرنەبەر. تا بە CIA ڕۆژی پێنجشەممە تەواو دڵنیا بوونەوە کە سەرکردەکانی ئێران هەمویان پێکەوە لە یەک شوێن دەبن. لە هەمان ڕۆژدا ستیڤ ویتکۆف نێردەی واشنگتۆن و جارێت کۆشنەری زاوای ترامپ لە جنێفەوە و دوای چەند کاژمێرێک لە گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی ئێران پەیوەندیان بە ترامپەوە کرد و بڕیارێکی یەکلاکەرەوەیان پێدا کە دانوستانەکان گەیشتوونەتە بنبەست. ئەمەش بیرکردنەوەی سەرۆکی ئەمریکای بۆ دەستپێکردنی شەڕەکە زیاتر کرد. دوجار لە کاژمێر 38 خولەکی پاژنیۆڕۆی ڕۆژی هەینی بە کاتی ئەمریکا، ترامپ بڕیاری کۆتایی خۆی دەرکرد. دوای 11 کاژمێر موشەکەکان بەسەر تاراندا بارین کە تێیدا عەلی خامنەی و ژمارەیەک لە نزیکەکانی کوژرا و شەڕ دەستی پێکرد. پلانی سەرەکی وابوو کە هێرشەکە لە کۆتایی مانگی ئازار یا سەرەتای نیسان ئەنجام بدرێت بۆ ئەوەی کات بدرێتە ئیدارەی ئەمریکا تا پشگیری جەماوەری کۆبکاتەوە. بەڵام بەرپرسێکی ئەمریکی بە ئەکسیۆسی ڕاگەیاندووە کە ناتانیاهۆ گوشاری کردووە بۆ خێراکردنی هێرشەکە.